ئەمڕۆ داعش لە سێ میحوەرەوە هێرشیان کردە سەر سەنگەرەکانی پێشمەرگە. هێرشە بەرفراوانەکەیان لە هەر یەکە لە میحوەرەکانی گوێر، خازر و باشیک بوو، بەڵام هێرشەکەیان لەلایەن پێشمەرگەوە تێکشکێندرا. داعش لەو هێرشەیدا ئامانجی کۆنتڕۆڵکردنەوەی ئەو ناوچانە بوو کە ماوەی زیاتر لە 4 مانگە لەدەستی داون. فیشەکێت گوەری هەوێتن پۆ وەربی ناجعبی خوکوژەکە نەزانی کۆمای کوشتە وەرە ناجعبی و دو بنی دارێت واش لە بن ستارەی خوێن ڕژیایە و دو ترنگێت خۆبجێ هێڵانە و ڕەوینە بەدەنی گەورە ئەو دوخانی سێنە ئەوە داشی تێدۆیە. داعش بۆ دزەکردنە نێو سەنگەرەکانی پێشمەرگە لە ڕێگەی پیادە و خۆکوژەوە هێرشەکەی لە کاژێر 4 و 30 خولەکی بەرەبەیان لە یەک کاتدا لەو سێ میحوەرە دەست پێ کرد. بەڵام پێش ئەوەی خۆکوژەکان بگەنە سەنگەرەکان، پێشمەرگە یەکێک لە خۆکوژەکانی تەقاندەوە و دووشیان بریندار کران. نێرنە سەر سەنگەرەکان هێزی پێشمەرگە چەند جارێکیش تەقەمان لێ کردووە. بە حەقەت مەبەستیان زیاتر ئێرە بوو، بتوانن سەیترە بکەنە سەر ئێرە، چونکە ئێرە شوێنێکی استراتیژیە بە حەقەت ئەڕوانێتە سەر ناوچەکە، یعنی سەر مەحوەرەکە بەکامل، چ بۆ لای ڕاست و بۆ لای چەپیش. خۆکوژیان زۆر بوو، بەس کاتی ئەو قووەتیان دیت کە ئەمە ڕدیوانمان داوە بە قووەتێکی زۆر، بە زەربەکی زۆر ڕدیوانمان داوە ئەو خۆکوژانە بەڕاستی پێیان نەکرابێنە پێش. وەک فەرماندەکانی پێشمەرگە دەڵێن، 2 ڕۆژ لەمەوبەر داعش لە ڕێگەی فڕۆکەی سیخوڕیەوە بۆ دانانی پلانی هێرشەکەیان چاودێری سەنگەرەکانی پێشمەرگەیان کردووە، کەچی پلانەکەیان سەرکەوتوو نەبوو. بە چەکی قورسیان لێداین، هاوان و قازیفە و دۆشکە و ئەو شتانە بەس لە خوای بە زیادیبی زەرەرشی زۆرمان بە دوژمن گەیاند و بە سەرکەوتوش پێشمەرگە سەرکەوتنی بەدەسێت. ئەمساڵ پێشمەرگە بۆ کۆنتڕۆلکردنەوەی گوندەکانی دەوروبەری میحوەری خازر و گوێر 2 ئۆپەراسیۆنی ئەنجام داوە. لە ئۆپەراسیۆنەکانیشی توانیوێتی زیاتر لە 300 کیلۆمەتر چوارگۆشە کۆنتڕۆڵ بکاتەوە. وەک فەرماندەکانی پێشمەرگە دەڵێن، ئێستا داعش لە نزیک میحوەری گوێر لە گوندی خزر ئەلیاس سەرقاڵی مەشقکردنە بە چەکدارەکانیان. داعش دوای شکستە یەک لە دوایەکانی ئێستا ناوەناوە بۆ سەلماندنی بوونی خۆی و بەرزکردنەوەی ورەی چەکدارەکانی ناوەناوە هێرش دەکاتە سەر سەنگەرەکانی پێشمەرگە، بەڵام هێرشەکانی بێ ئەنجام بوونە و پێشمەرگە بە توندی سەنگەرەکانی خۆی قایم کردو و دەشڵێن ناهێڵین داعش یەک هەنگاویش بێتە پێش. فەرهاد وڵەمەری ڕوودا و